يعني چه سود لە وەردەگرێ يعني ئەو هەموو پلانجێڕی و ئەو هەموو دژمن کارێک کە بەسەر کوردستانە هەموو داویست ئەو پەرلەمانە تێک بچێ تۆش دەرێ وەڵام کاکە خۆی مشکل لەوەیدایە تۆ هەموو شتێک باسی هەندێک ئەندام پەرلەمانەکەی بۆ ئەوە هیچ نازانی ئەوە مەسەلەن فلان کەسەوە فراخۆ ئێمە پەرلەمان ئەوانەی دانناوە خۆ پەرلەمان مەسئولیەتی وەرناگرێت کە چی بێتە پەرلەمان کە ئەوانەی دێنە پەرلەمان بەس کاک محمەد ئەوانەی ئەوەی لە ڕاستیدا پەرلەمانی تێکدا بەپی بۆچوونی کاک نووری ئەوەی پەرلەمانی تێکدا بریتی نەبوون لە دەوڵەتە ئەقلیمیەکان بریتی بوون لە هێزە سیاسیەکانی ڕاست ئەو کاتێکدانی یەکجارەشی کە بڵێ هیچ پەرێنی ئەو ئاواتی خوازی ئەوان بوون ئەحزابی کوردی هێنادی تۆ دەتەوە بڵێ بەڵێ چۆن یعنی ئەحزابی کوردی ئاواتی دیرینەی دەوڵەتە ئەقلیمیەکانی هێنادی بۆی کە پەرلەمانەکەش طبعاً ئەو نەکەر ئەو پەرلەمانە یعنی ئەگە بتانێ ئەمە قسە لەو بابەتە ئەمە بۆ قسە زیاتر دەمانی لەسەر پەرلەمان بکەین بەغێ بە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ بمانەوێ نەمانەوێ ئەو شەڕی ناوە خۆیە ئەو زەربەدانە لە پەرلەمان ئەوە کە ئێستا گلێ و گازاندە و باس و غەدر لە پەرلەمان دەکرێت ئەمە غەدری سەرکردایەتی سیاسی کوردە لەو وەزعەیە ڕاستەخۆ ناڕاستەخۆ هەموو هیوای داگیرکەرەکان و هیوای ناحەزەکانە پێ ڕازی باشە کاک دیێمە لەناو هۆڵی پەرلەماندا زۆر گفتوگۆی باش کراوە زۆر گفتوگۆی خراپ کراوە هەردوو جۆرەکی کران زۆر گفتوگۆ کراوە بەڕاستی پەیوەندی بە ژیان و ژێوی خەڵکەوە هەبووە و هەندێکی تریشنا باشە من وەکو هاوڵاتیەک لەو وڵاتە کە دەنگم داوە بۆ پەرلەمانەیە خەڵک کە دەنجیداوە بۆچی مافی بەسیترین مافی نەبێت لە بینینی جەلسەکانی دانیشتبووی بزانێت کاک نیعمەت کە دەنجی بە لیستەکەی ئەو داوە لەناو پەرلەماندا چۆن باسی دەکات چۆن بەرگری دەکات چۆن کاری بۆ دەکات وە کاک باسەد وەکو ڕۆژنامەنووسێک هەوڵ پێی وتی بە پێچەوانەی تۆ ئەوان هەوڵی جدیان داوە بۆی تەختەی دانیشتەکانی پەرلەمان بکەن بەڵام خودی پەرلەمان ڕێگر بوو وای ئەمە چەندین جار لە ڕۆژنامە خوێندومەتەوە کە ڕۆژنامەنووس ڕێگانە دراوە بچێتە ناو هۆڵی پەرلەمانەوە یان نهێنی دانیشتەکان وای کردو کە نێڵن کەناڵ ڕاگەیانەکان بێنەژووە ڕاستە خۆی پەرلەمان مەرج نییە ینی بە هەموو جەلسەکان بەڵام کاک نیعمەت ئێوە 13 ساڵ جەلسە تەنها 2 جەلسە 3 جەلسەی گوازراوەتەوە یان جەلسەکانی تێدان هەموو نهێنی بوو نەخێنی نەبووە خۆی من پێ دەرم هەموو دەستگاکە لێ بووە ئەو دەستگانە چێ بن نازانم حزبی بن مەسەل دەستگای ڕاگەاندنی هەردوو لابێ دەستگای ڕاگەاندنی حزبەکانی کە بوون لێ بوون ئێمە سەیریان نەکەین لە تەلەڤیزیۆنەکانی خۆیان ینی مەقتع پیشانە دەن بەڵام جاری وا بووە بۆ حاڵەتێک لە جەلسەیەکە یان ناوە پێویست بووە بۆ حەقی پەرلەمانیشە حەقی سەرۆشی پەرلەمانیشە کە ئەو جەلسە بکاتە نهێنی شتێکی قانونی ئەوە نیە هەر پەرلەمانی بوونەوە دووبارە بوویتەوە کاک هەندێک حاڵەتدام لەگەڵدام لەناو پەیڕۆی ناوخۆش وایە ینی ئەگەر سەرۆشی پەرلەمان بە ڕەزامەندی سەرۆشی پەرلەمان یاخود لە چواریەکی ئەندامانی پەرلەمان کەمتر نەبێ بە شەرتی زۆربەی دەنگان لەگەڵدا من ئەکرێ دانیشتێک نهێنی بێ بەڵام وەکو کاک جەمال گوتی لە ماوەی 13 ساڵەوە تەنها دوو دانیشتن شەقامی کوردی ئاگای لێ بێ ئەوەی تر نەزان لە پاش پەرلە چیەکرێ تۆ تەفسیر بەوە چییە ئەو شەفافیت دەچێت تازەی تر ڕاستە ئەو نهێنیانە ئەوەی کە باسەکەی بەو شێوە ئەمە لە پەرلەمان من ئەوەی ئاگام لێبی کە هەموو ڕاگەیاندن لێ بۆ دوای بۆ پیشانی نادە نازان بەڵام ئاگەم لەوەیە لە هەندێک جەلسە ڕاگەیاندن چۆتە دەرەوە جەلسێ بۆ جەکان بۆ ئەوەی پەیوەندی بە بەجێی کوردستانەوە بەڵێ باشە کاک نووری ینی کاک ئاراز لە نەرویژەوە قسەیەکی کرد کەوتی پەرلەمان هیچ دەسەڵاتی نەبووە وە کاک نیعمەت بە زۆر جۆرەکان اعترافی کرد کە پەرلەمان دەسەڵاتی نەبووە کەواتە بێدەسەڵاتی پەرلەمان خودی پەرلەمان لێ بەرپرسەیە ئەو هێزە سیاسیانە و ئەو کارەکەرانی تری کە لەناو کۆمەلگای کوردیدا بوون یعنی تۆ بۆ پەرلەمان دەکەی تاوانبار دەکەی بە تاوانێک کە ئەو لێ بەرپرسیان من بەردەوام لە گفتوگۆکانی لەگەڵ کۆمەڵێکشوێن باسیێمان کردووە تێمە قسەی پەرلەمان دەکەین ڕاستە خۆ کۆمەڵ کوردی ناو کۆمەلگای کوردستان مەسەلەن تا ئێستا تاچی کوردی وا پەیڕەوکراوە ئەگەر لە یاسایاخی بوو پێوەی ئازایەتیە لە باس وای فێر کردووە یعنی مەسەلەن من لە ترافیک لایت ڕناوەستم پێم وایە منەتی مرۆ نازانم یعنی ئەو نەخۆشیی ناو کۆمەلگا هەیە بەڵام دیسە ئەوەش دەکەوێتەوە سەر ئەستۆی پەنام بۆن منە یاخود ئەستۆی دەستگاکانی ڕاپەڕاندن تا ئێستا چی هوشیاریشی یاسایی کراوە بۆ کۆمەلگا چ هوشیاریشی یاسایی دیموکراسی تاک بزانین لە وڵاتی مافی خۆی ڕۆلی پەرلەمان چی بوو بۆ من وەکو هاوڵاتی بە درێژای 13 ساڵی پەرلەمان من نەمزانی مافن لە وڵاتە چیە بۆ نمونێت یا من لەبەرەوە دێ مەسەلەی بۆزە من تەحەداکەم پەرلەمانی کوردستان بە درێژای ئەو تەمەنی خۆی ئاگای لە بۆ جێ کوردستان بوو داهاتەکانی کوردستان بێ و سەرۆک و سامانی وڵاتە چەند بووە لە کاتێکدا فەرمانبەرێکی شارەوانی بە خاوەن کۆڵی منداڵەوە ئەو لەو وازارە سلێمانی تا ئێوارە جادەی خاوێنە کردو بە 100 بەڵام کادیرێکی حزبی
4000 ناری وەرەگرت لەو ساڵانە بەرلەمان لەکوێ بوو بۆ ینی حزب ئەو بۆ لەکوێ هێنا مڵکەی ئەو سەرۆت سامانە ئی حزبە یان ئیملەتە یان ئی پەرلەمان یان دەستگا شەرعیانە عفوم دەکەی تۆ مەکتەبێکی حزبێکت دەدی میزانی مانگانەی 2 ملیۆن دینار بوو بەڵام مامۆستایەک 300 دینار کرێخانوشی پێ نادرا بۆ ئەو میزانی و حزبە لەکوێ هات کاک نێمەت یعنی تۆ وەکو ئەندام پەرلەمانێک باشە کە تۆ وەک بەقەت من هەر پرسیار بکەی و هەر پرسیار بکەی ینی لە مەرکەزی قەرار نەبێت تۆ بۆ ئەندام پەرلەمان من بۆ وڵاتیچە سادەم ینی وەکو پەرلەمان ئەرکتان نەبووە لەو 30 ساڵە کۆمەڵێک بەدۆدا چوون کۆمەڵێک تحقیقی بیکەن والله لراصده يعني مش هو يعني نبي وابنين من هاتين دفاع للبرلمان كن مش هو قلي أنا ما نية مدى زانين زورشت هبوا دبا بكري بتعبتي مراقبة سعودي دزجا كاني حكومات أو خرج كني أو بارو بولا مرام يعني إما هو من وضعك باش دزانين إما يقرر تنيار رقام البردست أبو وبيهمو كسش بزاني ياخذ استقالة دابنشي ياخذ ئەم ئەزبوونە بمی کەواتە تۆ کۆکی لەگەڵ ڕای ئەو برادەرەی کە لە پەیوەندەکەیدا وتی تاکە ئیجابیاتی پەرلەمان بریتیە لەوەی کە پەرلەمان مایەوە بڵاویان لێ باشەکانی لە پێناومانەوە بۆ ئەزمموی کوردی ینی ینی شتێکی باش بوو بەڵام خۆت دەزانی پەرلەمان لە سەروی پەرلەمان زۆر کەس دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی حزبی حکوومەت و زۆر تاقم هەبوو خۆی لە پەرلەمان بە پیرۆستر دەزانی دوایین سەرنجی خۆت کاک دوایین سەرنجی خۆم وڵای خۆزی ئەمەجار زیاتر بەڵام شتێک دەبووە زۆر لە سەرابوەستین و کاگزیرەشی کاگزیەکی شات پێدا مەسەرەی جیاکردنەوەی دەسەڵاتەکان وتەیەکە لەو کۆمەلگایانی کە تازە پێدارێنە قۆناغی دیموکراسی و گۆڵی دیموکراسی ئەگەر چاودێریەشی دادوەری نەبی دادوەری یاخود دادپەروەری بەسەر دەستگاکانی ڕاپەڕاندن و نازامی یاسادان تا دوای 2000 حکومەتی ستەمکاری لێکەوێتەوە ئەوەش دەرکەوت کە دادگا لەو وڵاتە دەسەڵاتی کە سێم پێوتێ بۆ پەرلەمانتیدا بەرپرسەوە پەرلەمانتیدا بەرپرسە لە ڕەنگە ئەمن ئێمە ڕۆیشتین بە باشی بە خراپیەکان بەکەم و کوڕەکان بەڵام با میلەت حەکەم بێ بۆ دوا ڕۆژ بۆ ئەو پەرلەمانەی بۆ ئەوەندان پەرلەمانەی دەورەی دووەم کە ئەوانش تووشی ئەو کێشەیە نەبنەوە بینانی بەڕێز منیش لێرەوە حزۆری کاک نیعمەت کە پێی باشە ئێوە چاوانە سەر پەرلەمانی تازە بێ بڵێتان پێدەم کاڵقی داهاتوو تایبەتکەین با گفتوگۆکردن سەر پەرلەمانی تازە یان خولی دووەمی پەرلەمانی کوردستان لە کۆتاییدا زۆر سوپاس بۆ دوو بەرەزان کاک نیعمەت عەبدوڵڵا ئەندامی پەرلەمانی خولی یەکەم و کاک نووری بێخاڵی ڕۆژنامەنووس تاڵقی داهاتوو خۆتان لەگەڵ